وەکو ئەندامێکی ئافرەتی ڕێکخراوی ئافرەتانی خەباتی کوردستانی ئێران بە ناوی ڕێکخراوەکەی خۆمانەوە پاڵپشتی خۆمان بۆ هەموو ئافرەتانی گەلانی ئێران و بەتایبەت کوردستان ئێعلام دەکەین و هاودەنگیانین و پێیان ڕادگەیەنین کە ئێمە لێرە ئەوەی لە دەستمان بێ بۆ پاڵپشتی ئەوان دەیانکەین هەروەک بۆ خۆتان ئاگادارن ژنان لە یەکەم کاتی دەستپێکردنی ڕاپەڕینەکە ئەلەمدار و پەرچەمداری ئەو ڕاپەڕین و قیامەکان بوون ئەو قیامە ژەرۆک بۆ خۆتان دەزان لە کوردستان سەری هەڵدا بە بۆنەی شەهیدکردنی ژینا ئەمینی لە شاری سەقەز بەس تەواوی دنیاش بەڵام بە مهمبوونی ئەو ڕاپەڕینە ئێعترافیان کردو دەزانن کە ئەو ڕاپەڕینەی کە ژنەکان و ئافرەتانی گەلانی ئێران دەستیان پێکرد چەندە مهمە و بەنسبەتی ڕاپەڕینەکانی ساڵانی پێشوو کە ژن مەحدودیەت و لیمیتێتی بوو بۆ هاتنە سەر خیابان و بۆ هاتنە سەر شەقامەکان ئێستا ئەو مەحدودیەتیان نەماوە هاتوونەتە سەر شەقامەکان لە چکانیان بەدەستەوە گرتو و داوای مافی خۆیان دەکەن و تەواوی خیابانەکان و شەقامەکان و کۆڵانەکانی کوردستان و هەموو ئێران دروشمی ژن ژیان ئازادی و لە شارە بڵین فارسەکانیش زان زندگی ئازادی بە جۆی تەواوی دنیا گەیشتووە و بۆ خۆتان ئاگادارن کە چەند لە تەواوی جیهان ئافرەتە پارلەمانتارەکان و وەزیرەکان تەواوی ئافرەتەکان ئافرەتانی ڕۆژاوە ئافرەتان لە باشووری کوردستان تەواوی ئەوانە پاڵپشتی خۆیان بۆ ئافرەتانی ئێران هەموو گەلانی ئێران دەربڕیوە بۆیە ئەو شۆڕشە زۆر زۆر گرینگە زۆر مهمە دەبێت بەردەوام بین هەر وەکو مێژوو ئیسپاتی کردو و مێژووی بە تایبەت ئێران نیشانی داوە ڕاپەڕینە گرنگەکانی ئێران بەدەست ژنان کراوە بۆیە ئەو ڕاپەڕینە بەڕاستی مهمە و دەبێ بەردەوام بێ و دەبێت لە تەرەف تەواوی دنیاوە پاڵپشتی ڕاپەڕینی ئافرەتان بکرێت لە ئافرەتانی ئێران بە تایبەت ئێمە وەکو ژنانی باشووری کوردستان پێویستە ینی هاوکاری ژنان بکەین نەک ژنان تەنها لە باشووری کوردستان هەر چوار پارچەی کوردستان بۆ ئەوەی ینی ئاستی ژن و لە نێو کۆمەلگادا لە بواری کۆمەڵاتی ینی لە نێو دادگا حکومەکاندا ئاستی ژن و پێگەی ژن دیاری بکرێتن بۆیە پێویستە و چۆن ینی لە کاتێک دەکانی ڕۆژهڵاتی کوردستان کاریگەری ینی ئەوە بووە کە یارمەتی باشووری کوردستانی داوە کە لە کاتێکدا ینی لە بڵین لە شەڕینەوە خۆیان ئەوانەی کە لە ژێر ڕژێمی سەدامدا و ئێستا ئەوان پێویستان باشووری کوردستان ینی ڕۆژهەڵاتی کوردستان پێویستی بە باشووری کوردستانە ئێمە وەکو ژنانی هەرێمی کوردستان و تایبەت باشووری کوردستان پێویستە یارمەتی ژنان بدەین و بەدەنجی ژن ژیان ئازادی پشتگیری لە مەرسە ئەمینی و ئەو خۆپیشاندانان بکەین بۆ ئەوەی هەمیشە پلەی ژن بەرزتر ڕابگرێت